بینەران بیسەرانی خۆشەویست، ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر. خۆشەویستان، وا جارێک تیژ لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بەیەک دەگەینەوە. هیواداری ئەڵلقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان، ئەڵلقەی ئەم جارە تەرخانەکەین لەسەر داوای ژمارەیەکی زۆر لە قوتابی خوێندکار کە پەیوەندیان پێوە کردوین بۆ چۆنێتی خۆ ئامادەکردن بۆ تاقیکردنەوە و زاڵبوون بەسەر ترس و دڵەڕاوچێ. بەڵام پێشوی بچمە ناو بابەتەکەوە، ئەم مەوزۆی کۆڕۆنایە سەر لە نوێ هەڵیایەوە. جا من داواکاریەکم هەیە لە هەموو بینەرانی بەڕێز، بە تایبەتی بینەرانی بەرنامەکە، بەفشەوەری مەگرن بەڕێزان. وەڵڵاهی ئەمە نەخۆشیەکە بوونی هەیە، ئێوە تێبینی بە ئێمەشەوە چیمان لەسەر حکوومەت و ئەم حیزبانە هەیە بەلاوەینێن، بەڵام ئەمە ژیانمانە، ئەمە چارە نووسی خۆمان و مناڵەکانمانە. واللهی کۆڕۆناکە بوونی هەیە بەڕێزان، ئەمە حەقیقەتە. من چەند کەسێکی نزیکی خۆم توش بووە. ئەمە یعنی هەندێک جار ئێمە لەبەرەوەی بێم و چین، لەبەرەوەین بێکارین، لەبەرەوە هەموو گەنجەمانە سوڕێتەوە، ڕاستە پڕین. بەڵام ئەمە مانای ئەوە نییە تەندروستی خۆشێ بخەیتە لاوە و ڕقوکینەکە و ئەو تووڕەبوونەی هەیە واو لێ بکە احتیمام بم کۆڕۆنایە نەی کاگە ئەو دەستکێشەیە لە دەستیکە لەگەڵ ئەو دەمامکەیە. والله ئەم دەمامکە زۆر ئیسفادەی هەیە، زۆر ئەم ڤایرۆسا گەڕێنێتەوانێ، بۆیە داواکاریمان لێەوە هەیە. من کاتی خۆی چەند حەڵقەیەکم باس کرد بەداخەوە، ئێمە ڕاپرسیەکمان کرد لەسەر ژمارەیەک لە 143 خەڵکەکە ئەو کاتەش ئەنجا بزانە ئێستا بێت چۆن بێ، یعنی نیوەی تقریبان خەڵکەکەی گوفشەیە و درۆیە و کۆڕۆنا نییە و ئەمە هەم دروستکرا و نازانچی ئێکاکەوە لە بەرچاومان خەڵکەکە تووشە بێ، خەڵکەکە ئەمرێ. بۆیە داواکانم لە بەڕێستان ئەو شتەی کە هەمانە بەرامبەر حکوومەت و حیزبەکان لەلایەک، بەڵام ژیانی خۆمان و تەندروستی خۆمان و ماڵ و مناڵمان و هاوڕێ دراوسەکانمان لەلایەکی تر خۆ پارێزەکە لە هەموو شتێ باشترە، چونکە تا ئێستا خۆتان زانم کۆڕۆنا عیلاجی نییە. بۆیە داواکانین لە بەڕێستان بەو شێوە وەری مەگرن. این زۆر جار لە ڕاگەیاندنەکانە بینی تەمسیلەکەن خەڵک هەیە قورئانە خوابوونی نییە. کاکەم قورئانە بۆ ئەخۆی براکەی من چۆن بوونی نییە، ئەوە هەموو عالم بزانە توش بووە بەدەستیەوانێ. حەقیقەتێکەیە کە ڤایرۆسێکەیە، ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا بەربۆتە گیانی و هەموو عالەمە. ئەوە لە ناو ئێمەش تەشەنەی کردووە، زۆر بڵاو بووەتەوە. با نەگاتە ئەوەی هەم دیسکەرنتینە دەست پێ بکاتەوە، ئەم هەموو خەڵکە بێ ئیشە بێ موچەیە دووبارە کێشە دروست بێتەوانە. وەڵڵی کەس فریامان ناکەوێت. واللهی مەسئول و مناڵی مەسئول شتێکیان توش ببن یاوان خۆنان ناو خەڵکەوە، بەخوا هیچ مەترسیەک نییە، هەر چۆنە بێ خۆیان ئەپارێ، بەس ئێمە تووشەبینەوەی هاوڵاتی و خەسەخانەکان پڕ بووین، چی لێمانە پرسێتەوە؟ ئەو پزیشک و کارمەندەکانمانیان گرتووە لە بێموچەیە، چێ فریامان نەکەوێت؟ دەبا خۆمان پارێزین، هیچ نەبێ ئاگامان لە تەندروستی خۆمان بێ، بۆ ئەوەی ئەم پەتایە بەدەستی خۆمان نەخێنە ناو ماڵەکانمانەوە، مناڵ و کەسانی نزیکمان بە جەرگمان نەسووتێ، با مناڵمان شتێکی لێنێت، تکاتان لەکەین، تکاتان لەکەین، بە جددی وەریگرن، هیچ زەحمەتێکی تیان نییە. بەڕێزەکەمەچی بۆ دایرێ، وڵی ڕۆژێمە چون بۆ دایرەی کارەبا معاملەیەکە بوو ئاوە هێنی هیچ بەجار نەی باشە چۆن نەقڵ نابێ بەڕێزەکەم. ئەی با فێر بین سەرە بگرین، با لەوێش زەبت و ڕەبت هەبێ، با مەسافە هیچ نەبێ، مەترێکە بێ، مەتریچی ئەو ڕۆژە بینیتان لە دایرەکانی تر چۆنە، با ئەمە هیچ نەبێ خۆمان بپارێزین بەڕێزان. با بچین ناو بابەتەکەمان و تکایەکە داواکاریەکە لەوەی بەڕێز. بەڕێزان، ئێستا کاتی تاقیکردنەوەکان بە تایبەتی شەشی ئامادەی 12 ئەوێ ساو دۆ دەستی پێ کردو لە مانگی حوتیشا ئیشەڵڵا بە سەلامەت بەشم ئەم کۆڕۆنایەش نەمێنێ. ئەگەر هەر ماش وەکو ڕێنمایەکانی لە وەزارەتی پەروەردە دەرچووە، ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی کە بێ بەلایانی کەمە مەترێ 2 مەتر لە بینی خوێندکارێکە بێ، ئەوە ئیشی بەڕێوەبەری ئەو قاعەیە، مشریفی ئەو قاعە ئیمتیحانیە. بەڵام ئێمەش خۆمان وەکو قوتابی خوێندکار ئاگامان لە خۆمان بێ، ئەو دەمامکەکە بکەن، دەستکێشتان لە دەسا بێ، زوو مەچن بۆ قوتابخانە خوێندگار بەیەکەوە کۆمە بنەوانێن، چونکە بەڕێزەکەم تۆ بە دوای چارەنووسی خۆتای ئەتەوێ ئیشەڵڵا لە کۆلێجێکی بەرز وەربگیرەی، ئێ باشە تۆ زیرەکی کۆلێجەکە ئیشەڵڵا هەیە، بەڵام بۆ خۆ تووشی نەخۆشی بکەیت، بۆیە تکاتان لەکەین. ئێوە ژۆ قوتابی خوێندکار ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە دەرچووە تکایە پەیڕەوی بکەن لەبەر خۆتان باوکە. اینجا بابینە سەر ئەم ترس و دڵەڕاوچی کە من زۆر جار بە ڕێزان قوتابی خوێندکارەکان پەیوەندیمان پێوەکەن، ئەڵێ زۆرە ترسین، دەرناچین، ئیمتیحان وا ئەبێ، قورسە بێ، نمرە ناهێنین. من حەزەکەم بە بەڕێستانی بڵێم، واللهی ئەم ساڵ وەکو ساڵی لافاوەکە وایە،
یعنی ترستان نەبێ ئاسانکاری باشتان بۆ ئەکرێەوە کردوشیانە. یەکەم ژمارەیەکی زۆر لە بابەتەکان ترک کراوە لەبەرەوەی نەخوێنراوە. یعنی لێرە ئێستا ئەگەر جاران بۆ نمونە 300 لاپەڕە بوو ئێستا بۆ بە 200 لاپەڕە، یعنی ئێمە ئەرکێکە لۆدێکە لەسەر تۆ لاچۆ. لە هەمان کاتیشا کاتێکی باشە هەیە، ینی ساڵان ئەگەر لە مانگی 6 و کۆتایی سا لە مانگی حوت، ینی کاتێکی باشەیە بۆ سایکردن. اینجا من دڵنیاشم بەهۆی بارودۆخەوە ئاسانکاری ئەکرێوەکو چۆن بۆ قۆناغەکانی ترکرا. بۆیە داواکانی لە بەڕێستانی یەکەم کۆمەڵێک وشە و دەستەواژە هەیە کە زۆربەی قوتابی خوێندکارەکان فێر بوون مەیڵێن. لەبەر چی؟ لەبەرەوەی مێشکی ئێمە بەڕێزانەگە سەیری ئەو سلایدە بکەن، ئەمە مێشکی ئێمە بەڕێزان، ئەمە مێشکمانە. ئەم مێشکە جیاوازی ناکە لە نێوان شتێک واقعیە ینی ڕاستە لەگەڵ شتێکی تر کە خەیاڵە دروستمان کردووە. بۆیە ئەگەر تۆ بڵێ من دەرناچم، من نمرە ناهێنم، ئەو مێشکە ئاوا ئیشەکات. ینی چۆن بەرمەجێی بکەی، چۆن ئەمری پێ بکەی، چۆن فەرمانی بۆ دەرکەی، ئاوا ئیشەکات. خۆ ئەو ناڵێ وڵات تۆ بەتوانای چۆن وە ئەڵی تۆ کەسێکی زیرەکی ئەو لەگەڵا ناکە بڵێ من بێتوانام دەرەجە ناهێنم دەرناچم بیزەبدە و مێشکە واکە. وەڵڵاهی ئەگەر 10 کیلۆ لە عەلاگەیەکا بێت تۆ 100 کیلۆش بتوانی، بەس بڵێ من ناتوانم ئەو عەلاگە هەڵگرم، ئەو مێشکە ئاوا ئیشەکات. بۆیە تکایە لەبەرەوەی مێشکی ئێمە عەقڵی نییە، ئەداتێکە بۆ عەقڵ. یعنی وەکو کۆمپیوتەرێک وایە من زۆر جارۆک و ئەم لاپتۆپە وایە. یعنی تۆ ئەگەر بنووسە 2 جارانی دویکە ئەوە نووسی و 2 جاران 2 6 غەڵەتێک کرد. خۆ لاپتۆپەکە بۆ ڕاست ناکاتەوە بڵێ بابە تۆ باسی چیەکەی 2 کەڕە 2 4ەکە. ئەم چی پێ بڵێ ئەوە بۆ جێبەجێکە ئەداتێکی زیرەکە. ئەمە ئێستا من وتم 2 ضربی 2 4ەکات، ئەمە ڕاستەی نووسێ، بەزەگە وتم 2 ضربی 2 حوتەکە هەر بۆ مە نووسێت. بەڵام کاتێک کە پرنتێکەم وەرەقەیەکی ئاوا دەرەچێ نووسراوە 2 جاران 2 حوتەکە خەتای چێە؟ خەتای ئەم ئەداتە زیرەکە یا خەتای منە؟ خەتای منە، چونکە من وام پێوت ئەم بەس بۆم جێبەجێەکە. مێشکیش بە هەمان شێوە باوکە جان. تکایە مەڵێن دەرناچین، مەڵێ سوال قورسە بێ، مەڵێ ئەمە چێتە چیەوە بەڕێزان بۆ دەرناچین. ئەگە سەیدم سلایدەشکەین بەڕێزان ئەمە خانەکانی مێشکە. ئێمەی مرۆڤ 100 ملیار، ینی ملیارێ خۆ دەزانی 1000 ملیۆنە، نزیکەی 100 ملیار دەمارەخانەی ئاوامان هەیە. ئەو سوورە دەمارەخانەیەکە و شینەکەش دەمارەخانەیەکی ترە. خوای وادارم هەر گەورە بکرێ کاک شادمان بۆی ئەو قوتابی خوێندکارە بەڕێزانەمان لە مێشکی خۆیان تێبگەن. ئەمە خانەکانە بەڕێزان، یعنی وەکو کێبڵ، وەکو وایر، هەمووی بەیەکەوە ڕەبتە. تەبەن ئەوە 2 خانون 1 ملیۆن خانەی ئاوە بە تەنیشت یەکەوەن وایرێکیان دروست کردووە، معلوماتەکان نەقڵەبن. ئێستا ئەگە سەیری بکەی ئەو زانیاریانەی لەویا هەیە کە بۆ نمونە ئەو لە قوپۆپانەی کە هەیە معلوماتەکان لەوێ وەرەگیرە، ینی مێشکی تۆ لە خانەیەکی ترەوانێ ئەو معلوماتە وەرەگرێ. دوایی یەتە ناو خانەکەەوە بڵێن سوورەکە با بڵێن یەت بۆ کۆتایی سوورەکە خانەیەکی تر دەمارەخانەی تر ئەو شینێ معلوماتەکە وەرەگرێت. ئەو شینە ژوەری یەگرێ ئەویش نەقلێکا بۆ خانەیەکی تر ملیۆنە خانەی وان هەیە معلوماتەکان و زانیاریەکانی کە تۆ خوێندویتەوە لە نامێشتا لە ڕێگەی و نەقڵەبێ. اینجا هەر کاتێک طبعا زانیاریەکان بەڕێزان لە لقوپۆپەکەیەوە خوێنوتانەوەتە لە بەی 6 لە زیندەوەرزانی خوێنوتانە دەمارەخانە. لقوپۆپانەی وەکو پەنجەی دەزوایە معلوماتەکان وەرەگرێ لە خانەیەکی تر بەناو ئەو خانە سوورەیە یەت هەتا کۆتاییەکەی. ئەمە بە شێوەی کارەبایی ئەڕوا لێرە معلوماتەکان چۆن کارەبا بەناو وایە لەڕوا. بەڵام ئەگە سەیریکەن لە بینی ئەو دەمارەخانە سوورە و لە بینی خانەی دووە ماشینەکە بۆشاییەکەیە. ئەو بۆشاییە ماوادی کیمیاوی تایە، یعنی خانەکان بە یەکتری و نەنووساون، بەڵکو نێوان هەر خانەیەک و خانەیەکی تر بۆشایی هەیە. ئەو بۆشاییە ماوادی کیمیاوی تایە. اینجا کاتێک ماواد بەڵێن سیرۆتۆنینی تایە، دۆپاماینی تایە، ئەم ماوادە کیمیانەی تایە. ئینسان بترسێ، قەلەق بێ، دڵە ڕاوچەی هەبێ، بڕوای بەخۆی نەبێ، ئۆتۆماتیکیەن ئەو خانانێک بڵێن لە نهایەتی ئەو خانە سوورە شینەکە کەوە دیەگرێت لە نهایەتی بیدایەتی شینەکە هەمووی وەکو چۆن دەڵێ دەمی بێچۆچۆلەکە کە چۆن دەمەکاتەوە هەزار نەقوتەکە دایکی خواردنەکەی بۆێنە ئاوە دەمیان کردوتەوە زانیاریەکان لە سوورەکەەوە چن بۆ شینەکە. کاتێک تۆ بترسی قەلەق بی طبعا هۆرمۆنی ئەدرنالین لە غودەی ئەدرینالین سەر و هەردوو گورچی لە ئەم غودەیە ئەڕژێت خەموخەفەت هەبێ
کۆمەڵێک مەواد کۆرتیزۆل لە هەمیان خەتەرترە پێڵێن هۆرمۆنی بەدبەختی هۆرمۆنی سترێس ڕێک ئەو کونانە قەپاتەکەن واتە زانیاریەکان لە خانە سوورەکەەوە ناچن بۆ خانە شینەکە کە نەچوو قەپاتە بێت خۆشت چاگەمە هەست پێەکەی ئەها کاتێک لە ناو هۆڵی تاقیکردنەوەیای پێشەوەی بچیتە هۆڵی تاقیکردنەوەکەم و معلوماتەکان نەزانی بەڵام کاتێکیتە هۆڵی تاقیکردنەوە مێشکت جامە بێت هیچ بیر نامێنێتەوە چەند هەوڵی معلوماتەکان نایەتەوە لە ڕێگەی دەستەوە بینوسی یا لە ڕێگەی دەمەوە قسە بکەیت ئەزانی بۆ چێگەڕێتەوە ئەو ترس و دڵە ڕاوچێ و بۆتە هۆی زیابوونی ئەو دوو هۆرمۆنە هۆرمۆنی ئەدرنالین هۆرمۆنی کۆرتیزۆل ئەمانە اینجا خەم و خەفەت و قەلق و ترسەکەش لەلاوەسێ ڕێگە و کونانە قەپاتەکەن وەکو دەمە چۆن دەمی کردوێتەوە معلوماتەکە ئاوە قەپاتە بێ ئێوە معلوماتانە نەقڵ نابێ بۆیە هیچ بیر نایەتەوانێ مستەقبلەکەەوە ئەکەوێتە مەترسیەوە کاتێ لە هۆڵی تاقیکردنەوە یەیتە دەرەوە ترسەکە و نەماوە کونی خانەکانی شینەکە ئاکرێتەوە کاتە معلوماتەکان هەموو لە بیرە بەڵام تازە سوودی چییە هیچ قیمەتێکی نێت تۆ لە هۆڵی تاقیکردنەوە هاچیتە دەرەوە خۆ ناڵمشی تۆ جارەکە بینوسی اینجا بۆیە ئەبێ ئەم ترس و قەلەقە لە کۆڵ خۆت کەیتەوە باوکە گیان لەبەر چی لەبەر ئەوەی ئەو حاڵەتە و تووشەکان دوای لە لایەکی تر و کۆمەڵێ شت هەیە باوکە گیان ئەوەیە ئێستا ئەوە بە گەورەیە ئەوە بینی دەمارەخانەکە بەڕێزان ئەوەی ئەو لە معلوماتەکانی هەست سەهمەکە کراوە ئەها ئەو شتاڵی دەمی بێچۆچۆلەکەی کراوەتەوە ئەوانە لە کاتی خەم و خەفەت لە کاتی ترسە لە کاتی بڕوا بەخۆ نەبوونە لە کاتی قەلەقە ئەوە قەپاتە بێ معلوماتەکان ئەمەیە سەبەبەکە کە تۆ لە کاتی تاقیکردنەوە هیچ معلوماتە نایەتەوە بیر من هیوادارم بەڕێزان پێشەویشن تەبەن ئاگاتان لێبێ بە هیچ شێوەیەک مەشروب بوو ئەمەی جگەرە کێشان و هیوایڵێ حەب بەکارێنم هەندێک پێڵێن لە حەب بەکار بێنە زاکیرە و بە قووەتە بێ بە ئاگایی زیاترە بێ ئەمانە بەڕێزان لەلایەنی زانستی هیچ بنایەکی نییە بڕواتان هەبێ مێشکی ئێمە هەموو هۆرمۆناتەکان دروستەکە خی گەورە وا و مێشکی دروست کردووە هەرچی پێویست بێ بۆ مرۆڤ دروستە بێ بەڵام کاتێک تۆ حەب بەکارێنی شتی بڵێن وەکو جگەرە کێشان ئەم مادەی نیکۆتین و قەتران یا شیشە و نازانم ئەمانە یا هیواهێ مادەی هۆشبەر بەکارێنێ هەموو ئەمانە ئەبنە هۆی گرتنی ئەو کونانە وواز لە جسمت دەکا کە جارێکی تر ئەو مادانە ئینتاج نەکا مێشک کە لە دەرەوە بۆی بچێ ئیتر مێشک تەمەڵە بێ دروستی ناکات ئەو کاتا بێ هەر بە حەپوو دەرمان کامەژ مەترسی هەیە تەبەن پێشەوەی باسی جیهازی زاکیریتان بۆ بکەم بە ئەوەتان بۆ ڕوونکەمەوە بەڕێزان هەر کاتێک ئێمە وتمان مێشک ئەقڵی نییە جیهازێکە بەکارێنین ئەقڵی تێەکەیت بۆیە کەوتت دەرناچم کەوتن نمرە ناهێنم کەوتە سوالەکان قورسە بێ کەوتە منهەجم پێ تەواو ناکرێ کەوتێ هەموو ئەمانە تۆ ئەیخیتە ناو مێشەوە مێشک ئاوە ئیشەکە بەڕێزان لە لایەکی ترەوانێ بەڕێزان ئەمانە ئەچنە عیلم الغەیبەوە چونکە تۆ هێشتا ئیمتیحانە نەیاوە نزیکەی 20 ڕۆژە ماوە باشە چۆن ئەزانی دەرناچی پێغەمبەرەکانیش عیلم الغەیبیان نەبووە مەگەر وەحیان بواتە بێ چۆن هێشتا تۆ مانگێکی تر ماوە 20 ڕۆژە ماوە ئەڵەی دەرناچم بە شەرتی ئیمتیحانە نەیاوە ئەمە کەسێکە بێ وا بڵێ عیلم الغەیبی هەبێ هەمووشمان نەزانین بەس خوای گەورە عیلم الغەیبی خۆ تۆ ئەستەغفیر الله خوانی کەواتە فکرەیەکی بۆگە نخستە ناو مێشتەوە کە وای لێ کردی تشی ترس و قەلەق بی منهجم پێ تەواو ناکرێ باش هێشتا 20 ڕۆژە ماوە بۆ منهجە پێ تەواو ناکرێ ئەم منهجە بێت چی بێت علمی زەڕەیە ئەچی بۆ سەر مانگ ئەچی بۆ سەر مەریخ بۆ ئەوە لە خۆ گەورە کردووە وەڵا دەرەجە ناهێنم ئێبراکەم خوشکەکەم کچەکەی من کوڕەکەم هێشتا ئیمتیحانن نەیاوە چۆن نەزانی دەرەجە ناهێنی بزانە هەمووی ئەمانە خەیاڵە ئێمێشک ئاوا ئیشەکات بەو خوایە ئاوا سستە بێ چەند سعی بکەی تااقەتت نامێنێ هەڕاکەڕاکتە بڕۆی بخەوی فکرت دەڕوا ئیشتیهای خواردن نامێنێ لێدانی دڵچکە بۆ من دەیان جار و چەندها جار باسمان کردووە ئێمە سەرڕای ئەوەی مێشکە عەقڵی نییە لە لایەکتر ئێمە جیازێکی ترمانەیە ئەمە جیازی عەسەبی ئیرادیەکە یعنی کۆ ئەندامی دەماری چی کە لەژێر کۆنتڕۆڵی تو هەیە مەسەڵی دەست بەرزکەرەوە توانی چاو بکەرەوە چاو داخە ئەو قەڵەمە هەڵگرە و قەڵەمە دانی ئەمە ئەتوانی بکەیت ئەمە لە ژێر کۆنتڕۆڵی ئەو جیهازەیە هەیە کە من و تۆ کۆنتڕۆڵیەکەین بەدەست خۆمانە بەڵام ئادەی پێم بڵێ چێ لێەوە توانێ بە دڵی بڵێ لێدان مێ دێڵە بە دڵی بڵێ لێدانی دڵ زیاکە بزان بە قسە دەکە
ئادەی بە سیەکانت بڵێ هەناسە خێراکە بزانە بە قسە دەکە، ئادەی بە مەعیدە و بڵێ خواردن هەڵزم مەکە بزانە بە قسە دەکە، ئادەی بە لیکە گلان بڵێ لیگ مەڕێژە بزانە بە قسە دەکە. ئەمانە لە ژێر جیهازێکی تران، لە ژێر کۆنتترۆلی جیهازێکی تران کە پێڵەن کۆ ئەندامی دەماری ئۆتۆماتیکی خۆنەویست خۆی ئیشەکات من و تۆ ناتوانین کۆنتترۆلی بکەین. و زۆر باشی شەکە لە ژێر کۆنتترۆلی ئێمەیانە شەوک کە خەوتین دەستمان ئاوە ئەکەوێ شتێ بە دەستمانە بکەوێتە خوارەوە چونکە تەواو ئیرادەکەمان نەما اینجا خۆگەر خەوتی ناوانە لە ژێر کۆنتترۆل یەکسەر دڵەوەستا یەکسەر مەعیدا ئەوەستا یەکسەر سیەکانەوەستا بۆیە ئەوە لە ژێر کۆنتترۆلی جیهازێکایە کە من و تۆ دەسەڵاتمانتیانە شەویش خەوتوی ئاگال لە خۆن نییە بەنجیش کراوی ئاگال لە خۆن نییە بەڵام ئەو جیهازانە ئیشەکەن. اینجا ئەو جیهازە لە دوو بەش پێکاتەوە بکو لەپی دەستمان باوای دابنین ئەمەیان ڕووی دەستمان پێڵن سەم ساوی بەشێکێتی خۆتان تەلەبەی شەشە نەزان لە زیندەوەرزانی بکەن وتانە ئەمەی پێڵن پارە سەمساوی ئەم سەمساوی وەکو سکرێتەری بەنزین وایە چۆن سیارەکە خێرا بێ پێی پیانەی بە سکرێتەرەکە بەنزین زیا ئەڕوا و سەری عبێ هەر کاتێک فکرەیەکی غەڵەت خەیتە ناو مێشتەوە غەڵەت بێ عقل بوتمان مێشک عقلی نییە نازانێمە غەڵەتە بڵێ من تێ ناگەم من دەرناچم من ئێستا ئەمرم من وام لێە من نابم دەرەجە ناهێنم ڕێگە و ترسا ئەم سەمساوی ئەمرەکە بەلەش وازانی حەقیقیە وەکو وایە یەکێ لە بەرامبەرە بێ بڵێ ئەو کوژم یا شێرێ یا خۆت ئاژەڵێکی درڕندە و بۆ هاتووە بۆیە ئەو سەمساوی ئەمرەکە بەلەش بۆی فریای خۆکەوی یا ڕاکە یا پەلاماری بی لێدانی دڵ زیابێ هەناسەیان خێرابێ دامو چاو زەرد دەبێت کە خوێنەکشێتەوە بۆ ناوە لیکە گلان ناڕژە قوڕگی وشکە بێ لێوەکانە وشکە بێ لە هەمان کاتە لێدانی دڵ زیا ئەبێ بۆی خوێن بەرێ بۆ دەست و قاچ هەناسەیان خێرا بێ بۆی ئۆکسسیژینی زۆرمان بۆی دووەکسید فرەوێنەدا شەمێشک نازانێ ئێمە خەیاڵەتەوە دروستەکردەوە بەڕێزەکەم بۆیە هەموو گۆڕانکاریان نابێ ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ بکەویتە حاڵەتی تەواریەوە ئێم حاڵەتی تەواریە جارێ دوو جار سێ جار ئەمە خی گەورەکە بۆی مە دروست کرد لە حاڵەتێکا لە ساڵێکە جارێ لێمان قومێ بەڵام تۆ ئێستا بەم فکرە غەڵەتانەی خۆخسۆتە حاڵەتی تەواریەوانێ حاڵەتی مەترسیەوە بۆیە هەموو ئەمانە کاریگەریان نەبێت لەسەر زاکیرە و لەسەر میمۆریەکە و لەسەر گواستنەوەی زانیاریەکان لە خانەیەکەوە بۆ خانەیەکتر ئەم مخەتەتەی هەیە ئەگەر کاگە شادمان هەر خۆیمان پیشان بە ئەمە زاکیرەی ئێمەیە بەڕێزان طبعا میمۆریەکەمان خۆ کەس نازانێت لە ناو مێشکان میمۆری نییە بەڵام چۆن مۆبایلەکانمان میمۆریتیان مێشکی ئێمەش میمۆریتایە بەڵام شوێنەکەی دیانە لە ناو دەمارەخانەکانن ئێمە نازانی بەڵام دوو زانە ناویان ئەتکنسۆن و شفرینە ئەڵێ مێشکی مرۆڤ بەم شێوە ئیشەکات بەڕێزان ئەو سێ لا کێشەیە ئەبینن ئەوە هەر سێ میمۆریەکە ئەڵێ سێ میمۆریمان هەیە سێ زاکیرەمان هەیە ئەوەی سەرەوە هەستە یادکردنەوەیە یەکەم جار ئێستا ئەم قسانەی من کە بۆ بەڕێستی یەکەم ئەچێتە ناو جوویەکانتەوە ئەو هەستە یادکردنەوەیە ئەو سڵایدی کە لە بەردەمتە بە چاو سەیریەکەی ئەچێتە سەر تۆڕی چاو سەر لە ناو چاوە ئامێنێتەوە کەواتە هەستە یادکردنەوە لە حواسەکانمانەیە ئەگەر ئێستا تۆ بە ئاگابی بۆ من تەرکیز لای من بێ خەریکی مۆبایلەکە و نەبی لەگەڵ دایک و باوک و خوشک و براکان تا قسە نەکەی یا بە تەلەفۆن قسە لەگەڵ هاوڕەیەکە نەکەی یا بە خەیاڵ نەڕۆشت بێتی بۆ هیچ شوێنێ ئاگاوی لە من بێ معلوماتەکان نەچنە ناو میمۆری دووەمەوە کەواتە یەکەم پرۆسەی عەقلی کە پێویستە تۆ بیکەی بە ئاگایە بە وریایە کەواتە کاتێک سەعیەکەی ئەبێ ئاگاد لە دەفتەرەکە بێ ئاگاد لە کتێبەکە بێ لە ناو پۆلای ئاگاو لە مامۆساکە بێ چونکە ئەوە قسەکانی مامۆسا ئەچێتە ناو جۆچکەتەوە ڕسمەکەی لەسەر وایت بۆردەکە کردوێتی ئەچێتە سەر تۆڕی چاو ئەگەر داڵغە و لێیا بێ فکر ڕۆیشتی بێ فێر نابی بۆ لەبەرەوەی معلوماتەکان نەقڵ نابن بۆ میمۆری زاکیرەی دووەم کە هەستەیەاتکردنەوەی ماوە کورتی پێڵێن بۆیە زۆر جارێسا قوتابی خوێندکار سەعیەکە بەڵام یا سەیری بە مۆبایل خەریکە لەگەڵ هاوڕێکانێ بۆیە بێ مۆبایل بکوژێنیتەوە یا سەیری تەلەڤیزۆنەکە بۆیە بێ تەلەڤیزۆن بکوژێتەوە یا جۆ لە ڕادیۆگرێ بۆیە بێ ڕادیۆ بکوژێتەوە یا لە پەنجەرەکە و سەیری دەرەوەکە بۆیە بێت سەوت و دەرەوە نەمێنێت یا مناڵەیەتە ژوور قسە ئەمانە هەمووی چیەکەن بە ئاگایی و تەرکیز و وریایی تۆ بشڕێنن تەواو ئێستا هەر من کە قسانە بۆ جەناب دەکەم ئەگەر لەگەڵ مابی لێم تێگەی معلوماتەکان نەچنە مێشکەوە پێڵێن زاکیرەی قەسیرە یعنی یادگەی ماوە کورت کۆ ئەندامی یادکردنەوەی ماوە کورت هەر بە ناوەکەی دیارە بۆ ماوەیش کورتە بێنێتەوە باوکە جان ئەگەر چوە ناو ئەوێەوە تۆ ئەبێ دوای ئەوە مامەڵی قوڵی لەگەڵا بکەی لەوان نیە ئێستا کتێبەکە خوێنێتەوە چۆتە ناو مێشتەوە بەڵام ئەگە دووباری نەکەیتەوە ئیحتیمامی پێ نەی وەرەقە و قەڵەم نێنی بیرەچێتەوە چونکە چۆتە میمۆری دووە بۆ بەڵام ئەگەر چۆ میمۆری سێمەوە ئەویش بە چی ئاچێ ئەبێ مامەڵەی قوڵ لەگەڵ ئەو زانیاریانەیە بکەی کە لە یادگەی ماوە کورتایە کە چوە ناو زاکیرەی سێمەوە
کە پێڵن کۆ ئەندامی یادکردنەوەی ماوە درێژ لۆنگ تێرم میمۆری یا جیهاد ذاکرە بەعیدەت المەدا ئەوە تەواو ماوە درێژ ینی هەتا ئینسان لە ژیان نابێ معلوماتە ون نابێ لەوانەیە بیرەچێتەوە معلوماتی تازاشنە سەد یەکتری یاخوا نەخواسەیەکە وەڕەمێ لە مێشکیە یاخود لە قۆناغی پیریە ئەچینە قۆناغی بە ساڵاتیوە خانەکان زەعیفە بێ ئەو خانێک و دیسکێ وایە وەکو سیدیەک وایە وەکو فلاشێ وایە کە فەوتایتر معلوماتەکەش دەفەوتێ لەگەڵێ ئەوانەمان نەبێ هەتا معلوماتانەمان لەبیرە باشە مامەڵەی قوڵ چێ بەڕێزان ئەمە مامەڵەی قوڵە یەکەم شت بە ئاگای وریایە بۆیە تکاتان یەکەم کاتێ سعیەکەن ئاگاتان لە دەفتەر و کتێبەکەتانێ فکردادن ڕۆ بەم لاولایە چونکە یەکەم پرۆسەی عەقلی کە ئێمە پێویستمان پێێتی بۆ ئەوی معلومات و زانیاریەکان لە ناو مێشکمانە بچەسپێ بە ئاگای وریایە هیوا داڵغەی لیاوە بەڕێزەکەم چونکە ئێمە ئاگاتان لێبێ خۆ هەر ئەوە نییە لە ناو ژوورابی جۆ لە مامۆساگیر تۆ بڵێ من لە ناو پۆلام نەخێر جاری وایە قوتابی خوێندکارێکە لە ناو پۆلایە بەڵام بەس بە جیسم بە جەستە لە ناو پۆلایە بەس بە عەقڵەکەی بە فکرەکەی بە خەیاڵەکەی ڕۆشتووە لە لۆفەکانی ئەزمڕایە لە زاوێتەیە لە مەسیف سەلاحەدینە لە حماوایە داڵغەی لێە بەس بە جیسم لە ناو پۆلە لە لۆفەکانی ئەزمڕە یاخود مەسیفە ئاوا سیارە لێ خوڕێت تەواو هیچ فێر نابێت چونکە تۆ بە عەقڵ لەبێنی جسمیش بە تەنیا سوودی نییە چونکە ئێمە بیئەیە ژینگەیەکمانەی پێڵەن ژینگەی دەرونی بیئەی نەفسی ئەوەیە کە بە جسم و باقڵ لە ناو پۆلاوێت لە کاتی سعیکردنیشە بە هەمان شێوە بەڕێزەکەم کاتێک کە سعیەکەی ئەبێ بە جسم و بە عەقڵ خەریکی سعیەکە بی نەک داڵغە بڕوا بۆ لای یەکێکی تر کێشەیەکی عاتفی هەبێ مەشغوڵ بی بەوەوە کێشە و لەگەڵ دایک و باوک تا بێ مەشغوڵی بێەوە کەواتە هیچ ئاگال لە خوێندنەکە نابێت ئەمە یەکێکە لەوەی کە زۆر جار تەلەبە هێڵ ئەم هەموو ئەخوێنم بەڵام هیچ تێ ناگەم زۆری لە خوێندنە نییە جۆری خوێندنەکە مهمە حەزەکە 1 سعات خوێنە بەڵام احتیمام بە خوێندنەکە بە برسی مەبە تینوو مەبە داڵغە لێ مەیە ماندوو مەبە شوێنەکە و گەرب نەبێ شوێنەکە و سارد نەبێ باشترین معلوماتە چێتە نامێشتەوە بەڕێزەکە دووەم ڕێخستنی بابەتەکانە نابێ وەکو چێشتی مجەور معلوماتەکان هەمووی بکەینە ناو میمۆریەکەمان من زۆر جار بە نمونەی هێنمەوە ئەگەر تۆ سوپەرمارکێتێکی هەبێ یەک نەقڵبەڕی ئەشیا بۆیە ئەگەر بە کرێکارەکان بڵێ هەمووی تێکەڵ و پێکەڵ بەسەر یەکە لە ناو دوکان و سۆپەرمارکێتەکە تا دابنێن توخوا مشتریە بێ بە سعاتی شتێکی بۆ دۆزرێتەوە چەوی بەسەر یەکە کەوتون بەڵام ئەگەر وتە وشکە و نیسک و نۆکم لێرە بۆ دانێ و زەیتم لێرە بۆ دانێ و بۆ نمونە مەسەن جلی مناڵم لێرە بۆ دانێ و مەلاعیبم لێرە بۆ دانێ و کاتە بە ئاسانی دۆزیتەوە چۆن هەندێک کتێبخانە 1 ملیۆن کتێبی تیا بەس چ کتێبێک ڕەگەزانانی لەو دۆڵابە کیمیا لەوێ کیمیای حەیەویە لەوێ زیندەوەرزانێ لەوێ نازام چیە ئەبێ ئەم معلوماتەش لە ناو مێشتاوەکو ئەو مەغزانە تەنزیمکەی چۆن تەنزیمەکەی بۆ نمونە لە بایۆلۆجیە باسی ئینسانەکەی کەواتە ئینسان ئالێ دەیا بنووسە ئەوە خەتی بۆ بکە ئەمە تەنزیمە ها لەوێش من ڕسمێکم بۆ کردووی نەبات و مانە ئینسان و حیوان و چۆن دەگەێت با ئەم نمونەوە بۆ بێنمە ئاوە کۆ ئەندامی هەناسەدانم هەیە لێرە ئاینووسم جایمە تەنیشتەوە کۆ ئەندامی سوڕی خوێنم هەیە کۆ ئەندامی هەرسم هەیە تا دوایی اینجا دوای ئەوە ئێمە ئێرە لە کۆندامی هەناسەدانە چییە بۆریەکانە و نازام سیە و چییە و چییە اینجا هەر یەکێ لەوانە ئەندامێک لە چی پێکاتەوە لە کۆمەڵی خانە هەر شانەی لە کۆمەڵی خانە کەواتە سەرەتا هەم ئینسانێکیش خانەیە کە ئینسان دروستە بێ یەک خانەیە پێڵێن زایگۆت هێلکەی پیتێنرا و تۆوی باوکە بەس با بڵێن هێلکۆکەیەکی دایکە بە سپێنی باوک پیتێنراوە سەرەتا هەموو ژیانەکە اینجا بێ بە سەدان خانە شانەیە دروستە بێ اینجا شانەکان بەیەکەوە ئەندامێک دروستەکەن اینجا کۆمەڵی ئەندام کۆ ئەندامێ دروستەکە ئێمەش کۆمەڵی ئەوەندە ئەها بەم تەنزیمە یا لە خوارەوە بڕۆ لە خانەیەکەوە بڕۆ بۆ شانە لە شانە بۆ ئەندام لە ئەندام بۆ کۆ ئەندام بۆ یاخود لەسەرەوە لە ئینسان بۆ کۆ ئەندامەکانی اینجا بۆ خانەکان اینجا بۆ شانەکان یا بۆ خانە ئەمە تەنزیمکردنە بەڕێزە جوگرافیای کوردستانە باسی کوردستانەکەم شارەکانە نووسم هەولێرە لە سلێمانی دوهۆکە هەڵەبجەیە کەرکووکە اینجا هەریشە لەوان چەند قەزای اینجا چەند ناحیە اینجا گودا ئەمە تەنزیمکردنە بەڕێزان کەواتە دووەم فاکتەر کە معلوماتەکان ڕێگەی پێیان بچێتە میمۆری ماوە درێژ هەتایە پێویستی بە چییە پێویستی بە تەنزیم هەیە پرسیار و وەڵام زۆر گرنگە پرسیار لە خۆ بکەی باوکە جان تۆ شتەکە و خوێنوەرێک سەر مەڕۆ بەڵێ وەڵام من تەواو تێگەشتم باسە پرسیار لە خۆ کە بزانە تێگەیشتووی با دایک و باوکە پرسیارە لێ بکەن پرسیار دابنێ لە وەرەقەیەکە و دەفتەر و کتێبەکە لا بە بیخوێنەرەوە ئەگەر لی تێگەشت بووی زانی و جوابی بیتەوە بڕۆ بۆ بابەتێکی تر هەڵسەنگاندن بۆ خۆتکە دووبارەکردنەوەی زانیاریەکان بەڕێزان هیچ زانیاریەک لە ناو مێشکا بە جارێک و دووجار ناچەسبێ مامۆستا بۆی شەڕح کردوێمە جارێک
خۆت کتێبەکە خوێنی تۆ ئیمتیحانی مانگی یەکەمی تایە ئەمە 2 جار ئەگەر خۆتی بۆ ئامادەکەی لە ماڵەوە سعی بکەمە 3 جار بۆ ئیمتیحانی نیوەی ساڵ خۆ ئامادەکەم پێ تا دووبارە بێتەوە ئەوەندە بە باشی لە مێشکات چەسپێ. ئێستا هەرڵی ئەم بڵێن بۆ منە سەدام ئۆباما ترامپ هەموو ناوی ئەمان ئەمەگە دووبارە بۆتەوە مناڵێکی ژەزانێ بەڵام دەوەرە ناوی یەکێک بەسەن ڕئیسی ئەبوو زەبی چێ نایزان چۆ دووبارە نەبووەوە نزیکتریشە لە ئەمریکا مەبەستم لێرا چیە تا معلوماتەکان تۆ دووبارەی کەیتەوە زیاتر بیخوێنیتەوە پرسیار لە خۆ بکەی ئەوەندە ئەچێتە مێشکە و ئەچەسپێت لە کاتی ئیمتیحانە کێشت بۆ دروست نابێت. هەروەها ڕاهێنانی پراکتیکی زۆر گرنگە تۆ فیزیا و هەیە باوکە جان تۆ ڕاضیات بیرکاری و هەیە تۆ زیندەوەرزانی و هەیە ئەمانە پێویستیان بەوەیە و قەڵەمێک بگرە و لەسەر وەرەقەیە بنووسە ڕاضیات بەدەم شەرح ناکرێت ناچێتە نامێشکەوە تا ئاوا بۆ خۆ پرسیارەکان حەلکەی ئەوەندە بە ئاسانی چێتە ناو مێشکەوە. هەیە هەر ئاوای ترووەکو جەریدەی خوێنەوە زانێ شعر لە بەرەکان نەخێر ئەمانە نابێت. جۆری بابەتەکە زۆر گرنگە خاڵێکی تر ینی هەر بابەتێک کە ئەیخوێنیتەوە لێی تێبگەی بە حیاتی بیرن ناچێتەوە بەس دەرخی بکەی زۆر جاڵێ لە بەری یەکەم خۆ جل لە بەرەکەی باوکە جان معلوماتیان چی لە بەرەکەی کەواتە بێ لێی تێبگەی لە جاتی لە بەرکردن بڵێ لێی تێئەگەم بۆیە کە شتێکە خوێنیتەوە ئەگەر نازانی ماناکەی لەبەری مەکە قاموسێ بە دوایە بگەڕێ لە هەر لە ناو مۆبایلەکە تا قاموسی تایە نییە بە برایەکە بڵێ بە خوشێکە بڵێ بە تەلەبێکی ڕەفیقە بڵێ بە کەسێ بڵێ معناکەی بزانە بەڕێزەکەم چی هەر شتێ معناکەی نەزانی بیرەچێتەوە معناکەی نەزانی دەرخیەکەی ینی زۆر جار ناو هەیە ئێمە یەکێ لە زاناکان ناوی کلاباری دە فەیلسوفێکی گەورەیە تەواو نەماوە ئەمە قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەتوانیت بە قووەت بەهێز ئەسپێک بە کلک ڕاکێشان بە دەبە شۆفڵ ئەتوانی خۆی لەگەڵا بەکاربێنی بیخەیتە سەر ئاوەکە خۆ دەتوانی بەڵام ئەگەر خۆی ڕەغبەتی لێ نەبێ خۆی حەزی لێی نەبێ خۆی دافع پاڵنەری لە ناو نەبێ بۆ ئاو خواردنەوە هەرچی هێزی دنیا هەیە لەگەڵ بەکاری بێنە قومی ئاو ناخواتەوە ئەمە حیوان ئەمە ئاژەڵ باشە ئەی مرۆڤێ ئەگەر حەزی لە خوێندنەکەی نەبێ دافعی نەبێ ڕەغبەتی نەبێ چۆن خوێنێتەوە عزەکە و پۆلیس بەسەر سەریە هەندێک دایک و باوکێ بە هەڕەشە سای بکە ئەدی بزانام ساییاکەی یە بۆ لای لە پەنجەرەکە و سەیرەکە ئێ بابەجان ئەگەر خۆی دافع ڕەغبەتی نەبێ کە چای بە تۆ هیچ شتێ ناگات بەڵام ئەگەر حەزی لە بابەتەکە هەبێت بابەتەکەمان خۆشەویستکت بێ لە لای زانستمان خۆشەویستکت بێ لە لای نەک بڵین علم چیەوە خوێنەبی بە چێونە برا خوشەکە و لە ماڵەوە دانیشتون ئەوتە مامۆستاکە و کرێکی منە خوێندن چی بووە ئەمە دافع و پاڵنەری مناڵەکانمان کەمەکەنەوە بۆیە چەند سعیش بکات چەند هیچ لی تێ ناگات بۆیە ئەو کلاباری دەکە ئێمە باسی بکەین معناکەی نازانین کلاباری کەلیمەیەکی ئەجنەبیە بەڵام کاتێک ڕەبتیەکەی بە شتێکەوە لە بیئەکەی تۆیا هەیە معنای هەیە بۆ مناڵین بابە لە ئادەی تەلە بکات لە مێشی خۆتانە شتێ دانین لە کلاباریدەوە نزیک بێ بۆی کلاباری لە کاتی امتحانە بیرەکەی بۆ نمونە ئەمە شتێکە جا چەندها زاراوە و مستەڵەح و شتی کیمیایی و فیزیایی و ئەمانەمان هەیە من نمونەیشی واو بۆیە لە بواری پسپۆڕەکەی منە یەکێک ئەڵێ وەڵای ئێمە ماڵمان لای کلاباریت ئاو باریک ئێ باشە یەکێڵە کڵاو باریک معنای هەیە ئاو بارەیە ئاو باریک معنای هێشتە کەواتە کلاباری دەکە بەهۆی ئەوە یەتەوانێ هەمان شت بە نیسبەت شتی ترەوەی وا هەیە مەسەلەن ڕقەمێکە ڕەبتی کە بە عید میلادتەوە ڕۆژی لە دایکبوون مەسەلەن بە حەدەسێکەوە مەسەن 2003 کە سەدام ڕووخاوە بە 1950 کە لافاوەکەی سلێمانی بووە بە 1950 کە مەلەکیت بووە بە جمهوری بە شتێک لەمان بە 61 بە شۆڕشی ئەیلول بە 74 بە هەرەسێنانیش ئەمانەی تۆ شتێک لە ژیان تا هەیە معنای هەیە بە ڕقەمی سیارەکەتەوە بە ڕقەمی تەلەفۆنەکەتەوە بۆیە شتی بێمەعنا لەبەر مەکەن بە حیاتی بیرت ناکەوێتەوە ئەمە یەکێکە لە کێشەکان حوتەمە بێ حەز و ئارەزوو هەبێ کەوتم ئەبێ ڕەغبەت لێ هەبێ نەک بە زۆر پێ و بخوێنن نەک بڵێ خوێنن چییە وا خوێنم ئەبم بەچی ئەوانە هەمووی کێشەیە دابشکردنی کات زۆر گرنگە دابشکردنی بابەتەکە واللهی با تۆ زێمەین کەن ئینشاءڵڵا بەڕێزان تۆ 24 ساعاتە هەیە بیکە بە 3 هەشتی والله هەر خوێندکارێ لە سەرەتای ژیانەوە ئەمە بکا و لە سەرەتای با بڵین ساڵی نوێوە 8 ساعات بۆ خەوتنە ضرورە
من دەیان جار باسم کردووە بە زۆر تەلەبە هەیە وڵاییە بۆ لامە دکتۆرەوە ئەڵم توخوا بەرنامەکانە نبینە خۆ من دەجا ئەڵێ نەوەڵات تەلەڤیزیۆن سیر ناکەم ئەی دەبا سەیدە چی لەگەڵا بکەین ئێ باشە ئەی بۆ فەیسبووکەکەی ئەی بۆ پەبجیەکەی بۆ نای سەیرێکی بەرنامەی پەروەردە و دەرونیکەی هەمووی شتێ باس کراوە هەمووی هەیە بەڕێزەکان بەزەو ناچێ ناخوێنێتەوە بۆی هەشت ساعتی دانێ بۆ خەوتن هەشت ساعتی دانێ بۆ سعیکردنە هەشت ساعتیش بۆ یاری و حەز و ئارەزوەکانە ئەمە بۆ حەز و ئارەزووی خۆت ئەمە بۆ مستەقبەل ئەمەش بۆ جسمە بۆ عەقڵە بەم شێوەیە دای بنێ تەوزیعیکە من دڵنیام باشترین نمرە ئەهێنی هیچ کێشەت نابێ جا پێشەوەی پەیوەندیەکان وەرگین باسی بنزەلەکان ئەمانە با لابن تەبەن گەشبین بن ڕەشبین مەبن زۆر خەتەرە ڕەشبینی بڵێ دەرناچم جێگای سعیکردن با پەیوەندیەکان حازر بێ ئێستا بەڕێزان وەرێگرم مەسەن دەبێت جێگاکە بێدەنگ بێ مەسەڵەن ڕووناکی پێویستی هەبێ پلەی گەرمای گونجاو بێ نە زۆر سار بێ نە زۆر گەرم بێ نابێ ژووری نووسن بێ پاک و خاوێن بێ بۆنی خۆشی هەبێ هەتا دوای با کاک برایم وەرگرین دوایی نەسەرەوانە کاک برایم گیان فەرموو با کاگاریان پشڕا و کاگاریان گیان فەرموو ئەم کاتەوە باش دەزۆرگیان ئەم کاتەوە باش کاکاریان زۆر سپاس بەڕێتی زۆر سپاس دەکەم فەرموو وەڵا دکتۆرگیان من گەنجێکم تەمەنم 22 ساڵە عەفوتیە نەگەشتم گەنجێکم تەمەنم 22 ساڵە بەڵێ تەمەند درێژ بی ئیشەڵڵا زۆر سپاس دەکەم دکتۆرگیان وەڵی زۆر دڵە ڕاوچێم هەیە یعنی دوو دڵم لە شتا وەکو ئێستا بۆ بڕیارێک کە بچمە سەر ئیشێک یعنی بڕیار لە شتێک بم ئەو لە بیرێکەمە دوایی شتەکەشم بۆ ناکرێت دکتۆر کاگاریان ئەمە دڵە ڕاوچێ نییە دڵە راوچێ نەخۆشی دەرونیە ئەمە ڕاڕاییە بڕوا بە خۆنەبوونە یعنی ناتوانی بڕیار وەرگری وە نیە بەڵێ بەڵێ بەڵە بەڵێ اینجا کاک ئاریان گیان تۆ چی بکە بۆ نمونە تەوێ قاتی جل بکڕی کراسێ بکڕی یا پانتۆڵی با لەوە دەست پێ بکەین پێشەوەی بچی ئەوە بکڕی وەرەقەیەکی ئاوادانێ لە ماڵەوە بڵێ من ئیمکانێتی 50,000 هەیە هەرەوەی پارە گیرفانم کەواتە من چوون بۆ ئەوێ شتێ بە 70,000 بوو ناچم بەلایە ڕەنگەکەی ئاوا بێ شکڵەکەی ئاوا بێ مۆدیێلەکەی ئاوا بێ کە چووی بۆ ئەو دوکانە شتەکان لە دەوری باڵیم 50,000 باسی پانتۆڵی کراسێک شتێکەکەم دوو لە ڕووی ئێوە بینەران جووتێ پیاڵاوە شتێکە کە چوویتە ئەوێ مۆدیێلەکەی وەکو ئەوە بوو کە دەستێکە لە زمنی پارەکەی 40,000 و 30,000 و 45,000 ڕەنگەکەی ئەوەیە تەواو بڕیار بۆ بیکڕە ئیتر هاتی تە ماڵەوە هەموو دنیا بڵێ ئەمە چییە و ئەوە چییە تۆ نابێ جۆ بگری لەبەرەوەی هەر کەسە و حەز و زەوقی شتێکە تۆ حەزت لەم مۆدیێلێ باوکو براکە و حەزی لەوە نیە لەبەرەوەی جۆ لە براکە و مەگرە لە باوکە مەگرە پەشیمان بیتەوە بڵێ ئەگەر تۆ حەز لێ بڕۆ ئەوە بکڕە مەسەلەن سیارەیەکە تۆ حسابەکەڵێ من 7 وەرەقم هەیە ڕەنگەکەی ئاوا بێ مۆدیێلەکەی وابێ یا دەفتەرێکم هەیە قەرارەی لەو مواسەفاتانە بێ نووسیوتە کە چوویتە مەعرەزێکەوە ڕەنگەکەی بەوە بوو مۆدیێلەکەی بەوە بوو لە زمنی ئەو پارە بۆ قەرار بۆ بیکڕە ئیتر هەرچی عالم ئەڵێ جۆی لێ مەگرە بە هەمان شێوە بۆ ئەبێ مواسەفاتە هەبێ و هاوسەرێ ئەتەوێت چۆن بێ مەسەلەن باڵای چۆن بێ شکلی چۆن بێ سەقافەتی چۆن بێ دینەکەی چۆن بێ ئەخلاقی چۆن بێ چی بێ چی بێ ئەمە ئەنووسی لە 170 ئەوە مواسەفات لەوەیە هەبوو ناوی خوای لێبێنە بە هەمان شێوە بۆ خوێندن بۆ سەفەر بۆ هەموو شتێ تۆ ئەبێ پێش وەخت براکەی من لە ناو مێشکتا ئەو شتە دابنی ئینجابی ئیمکانێتی هەبێ بیکڕی طبعا تۆ بچیتە بازا ئەنواع جل هەیە نازانی کامیان بکڕی پێشتر دان نەناو ئەنوە هەوە گرانە ئەوە هەرزانە ئەوە ئەمە بۆیە تووشی ئەوابی ئەبێ سیقە و بەخۆت هەبێ زۆربەی زۆری و مناڵانی بە نازداری بەخێوەکرێن ئەوانەی گۆشەگیر و دوورە پەرێزن ئەوانەی ئەیان شکێننەوە سوکایەتیان پێکەن ئەوانەی هەست بە کەمیەکەن ئەوە ناتوانن بڕیار بن بۆ لەبەرەوەی پێشتر دایک و باوک و گەورەکانیان بڕیاریان بۆ یاون هەر پاشکۆی ئەوانن هەر چاوەڕێی بۆیە بێت تۆ کە قەراردا چاوەڕە نەکەی دایک و باوکە شتە بۆ بکە خۆت بڕیار بکە کە ئاریان ئەو کاتە دڵنیا دەکەم کێشت نامێنە براکەی من وەڵا ڕاستەکەی دکتۆرگیان بەڵام من بۆی بۆ هاوسەرگیریە یعنی زیاتر تا ئێستا دایکمانە بڕیاریان هاوە بەڵام لە مۆزووە بەتەمەم خۆم بڕیار لە تەژیانی خۆم یعنی ناتوانم ئاریان گیان چاوەکەی من براکەی من ئەبێ خۆت بڕیار بی تۆ ژن بۆ خۆتێنی خۆت بۆ دایک و باوک و خوشکوبراتی ناهێنی لەبەرەوە بێت تۆ ئافرەتەکە و بەدڵ بێ نەک دایکێ بەدڵی بێت ئەبێت تۆ ئافرەتەکە هەڵبژێری نەک دایکی بۆ هەڵبژێرە بەس پرسیار لە دایک و باوکو دەکەی ئەبێ پرسیار لە عایلەکەی بکەن ڕابردوێم ئافرەتە چۆنە مەسەلەن ئایا کەسوکاریان لە ناحی ڕۆشنبیری لە ناحی کۆمەڵایەتی نزیکن لێەوە کە زۆر جارێک و کوڕەکە یەکتریشان بەدڵە بەڵام عایلیشان فەقیر عایلیشان دەوڵەمەنگە ئەمانە خۆیان بە زلەزان دەوڵەمەنگە گاڵتە بەوانەکەن سوکایەتیان پێکەن تیر و توانس کوڕەکە تەحمولی ناکە پاز ماوەی ناچن لەگەڵ یا کچی ئێمە فێر بۆ هەفتەیە بچێتە دەرەوە لە مەتەم نان بخوا هەموو ساڵی
دوو جار ببین سەفەری پێکۆمانش بە تۆ ناکرێت اینجا بۆیە بێ ئاگال لەلایەنی کۆمەڵایەتی بێ لەلایەنی ڕۆشنبیری بێ کچەکە لە تەمەنە و نزیک بێ لە تۆوە لەلایەنی ڕۆشنبیری و نزیک بێ لەلایەنی کۆمەڵایەتی و نزیک بێ بیر و باوەڕتان نزیک بێ لە فەتەی دەستگیرانیا دەرەکە ڕابردووەکەی کێشە نەبێ سبینێ یەکێکی لێ پێیابێ زۆر حاڵەتی وا بووە کۆمەڵی ڕسمێ بۆ بنێرێ بڵێ ئەمە لەگەڵ منە بۆ مە ڕسمەکانێتی ئەمانەمی کێشەیە بە قوربان ئەمانە لە بەرچاو بگرە و ناوی خوای لێبێنە باش ژاکاوخانی زۆرگین ژاکاوخان فەرموو سلام علیکم. عەلەیکی سەلام خوشکە بە ڕێزەکەم سێژان چۆنی؟ وەڵڵاهی خوا باشمان بۆ بکە الحەمدولillah فەرموو لەخوا بەرزاد وەڵا دکتۆر کچێکم هەیە تەمەنی 11 ساڵە بەڵێ زۆر لاواز و بێتاقەتە خواردنیش بۆ خواردنیش باشە خواردن دەخوا بەس ئەگەر دێبینێ زۆر بێتاقەتە بەڵێ بێتاقەت و لاواز مەبەستە جسمە خواردنە یا لە ناحیە نەفسیەوە ینی چێشی زۆر کەمە بڕواکە 12 ساڵ 11 ساڵ 21 کیلۆیە جا باوکە جانەوە بی بە بۆ لای دکتۆرێکی پسپۆر بە مشەهیباتێ با کۆمەڵێ ڕێنمایی بکە لە ماڵەوە خواردنی بنێتە ژێعیکان ئەمانە ئەوەیە بەس لە ناحەی نەفسیەوە قەلەق و ترس و ئەمانەی هەیە خەفەتە خوا لەوەی وڵای خەفەتی پێخوا بۆ خۆی ساڵ بیبن لە شوێنەسی بینێ دەڵە بۆ ئاوای یە قسەی لەگەڵاکە باوکە ژاکاوخان یەکەم ئەوە بێ پسپۆڕێک ڕێنمایی و شتە بزانە چی خواردن و مشەهیەت چێ لەگەڵیا خۆشی نەسیحەتی بکە بڵێ باوکە گیان و خواردن بخۆ پێویستم جۆرە خواردنانە بخۆی ئەمە بکەی سێ ژەمەنانە خۆی مێڵە مەعیدۆ بەتاڵ چێ ئەوە چەنگی من نییە و خەفەتیشی لێ مەخۆ لە قۆناغێر زەکاریایە سەرەتای قۆناغێر زەکاریە بڵێ ماوەی شتر گەورە ئابی گەشە زیاترەکەی هۆرمۆناتی زیاترە گەشە ئاکا زیاترە ڕژێ ئەوەی لەگەڵ ئابکەوی تر هەر ئەوە ئاکرێ ئەوە زیاتر بەخوای لاقی بە پسۆڕی ترەوە بەڵێ دکتۆر زۆر عادە و خەسخانە و شیشم پێکردوە دەڵێن تیابێ شوێنیەوەی دەرونی نییە باوکە جان با خەولەخان وەرگین ئەوە دەرونی نییە ژاکاوخانەوەی لاقی بەجەستەیەوە هەیە لەوانەیە بنیەی وابێ ئیلا بێەوە دکتۆری پسپۆڕی خۆی قسەی تیا بکە خەولەخان فەرموو باشی خوشکە بە ڕێزەکەم زۆر سپاس فەرموو خەولەخان قسەکە و قەت ئەکات نازام شەبەکە و نیە تۆزێ بگڕۆرە دەرەوە ئەم لە ئەو فەرموو بەخوای شتێ ناگەم خەولەخان تێ ناگەم تێ ناگەم نازانەوەی شتێگەن قوربان بەخوا شەبەکە زەعیفە هیچ شتێ ناگەم چی بڵم خەولەخان تۆ سۆ شوێنەکە و بگۆڕە فەرموو نە وەڵڵا هەر قەتع بێ چێ ماڵتان لەکوێتەوە لەکوێ تاق ئای ماسەڵامی تاق وەڵی ترەوە شەبەکەش تاقتەقەکە بەخوا هەر پەپ ئاوایی چ لێ تێ ناگەم بزانە وە چەند کاتیشم زۆر نەماوە بەس یارمەتیمان بن بە خەولەخان و فەرموو خەولەخان پول ئەفو یەک یەکێوا شێوات پورێکی تەمەنی 36 ساڵە ئێ 6 ساڵە بڵێ تەمەند درێژ و تەمەنی من وە ئێ چیەتی یعنی خەوی وەکو پێویست نییە لە کاتی خەوا قسە ئەکات قەی ناباوکە جان خوشکەکەی منەوە کێشەی نییە هەندێکەیە لە خەوا ئەڕوا نەومەشەی فێڵێن لە خەوا ئەڕوا پیاسەیەکە جاری وا چێتە دەرەوانێ و یەتەوە ئەمە حاڵەتێکە عیلاقەی بە قەلەق و حاڵەتی دەرونیەوە لە هەمان شتیش قسەکردن هیوا هەیە بە ڕۆژ چیەکە بە شەو هەمووی دووبارە کاتەوانێ ئەمە هیچ مەترسی نییە لە کاتێکا مەترسیە خوا نەخواستە شتێک باسکات چەنگەوە تەمەنی مڕاهیق و کشوانە نیە شتێک باسکە عیلەی لێ عاجز بن لەو تەمەنەیە چیەڵێ بەس خوا نەخواستە شتێک نەڵێ دژی بووکەکەی بووکەکەی لێ بڵێ من چەند خزمەتێکەمەوە جنێوم پیاە وەکوە لەژێر بەنجابێ ئەم حاڵەتەی نەبێ ئەوی تەقی چێکە چیەڵێ با بڵێ خۆ کێشە نییە مەگەر ئێوە خەبەرکاتەوە ژوورێکی تایبەتی خۆشی هەبێ ئەوەش کێشە نییە ئیتر هەندێک کەسەی وا باوکە جانەوە عیلاقەی بە زیاتر لا شعور نەسینسانەوە هەیە
عیلاقەی بە بیرکردنەوەی هەیە باری دەرونیەکەی تەواو نییە ئەوەکو چۆنێکە نەخۆش بێ تای لێ تاکە نیشانەیە ئەو قسەکردن نیشانەیە کە کۆندامی دەرونی لەلایەنی نەفسی و لایەنی دەرونی و مرتاح نییە بزانە بیر لە چیە کات و خەفەت لە چیەخوا ئیتر ئەوەی کە لە ناو زاکیرایەتی ئێمەش خەوە بینین بەس ئەو خەوەکەی بە سەوتەوە هەیە چۆن خەڵکە ڕۆین بەڕێە هەمومان بیرەکەینەوە بەڵام ئەو بیرکردنەوەکەی بە قسەکردنەوەیە ترسی نییە خاتونجان هەندێک کەسێ ئەوەی هەیە خەو لە خانووی کێشە نییە بەڵام ئەوەی بەس لەو کاتای کێشەی نەخواستا ڕقی لە بووکەکەی بێ شەو چی هەیە بە ڕۆژ لە دڵیایەتی دەری نەبڕێەوە شەو دەری بڕێ ئەوە کێشەی بۆ دروستەکە یا لە بەر زاواکەی یا تۆ یا هەر کەسێ بێ مەگەر ئەوە کێشە بێ ئەویشی دەبێ ئاگای لە خۆی بێ بەڕزان تەواو کاتەکەمان بەڕزان ماوەی بەرنامەکەمان لێدا کۆتایی هات تا حەڵقەی داهاتوو تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی هەموو لایەک بێ خواتان لەگەڵ Thank you.